خێزانە بۆمان ڕووبکەنەوە ئەو نووسراوی کە نووسیتانە چیە و ڕووکردنەوەی زیاتر لەسەر ڕووداوەکە بۆ ئێمە بخەنەوە. بەخێر بێنیا خۆ سەر چاو بەڕێزان. ڕووداوەکە ڕووداوێکی چۆنەڵێ نەخوازراوە. ئەم کوڕی ئێمە باری دەرونی تەواو نەبووە. کە باری دەرونیشت ئینسان باری دەرونی تەواو نەبێت معرەزە بۆ ئەوەی کە هەر شتێک ینی چۆنەڵێت لە دەستی بێتەوە ئیتر ئایا کوشتنە خۆکوشتنە یا هەر شتێکە ئەوەش ڕۆژانە لە کوردستان و ینی لە وڵاتانی گیان ئەم حاڵەتانە هەیە کە کەسێک باری دەرونی تێکەچێت ینی کۆنتترۆل لای خۆی نامێنێ بۆیە ئەو کاتە هەر شتێک لە بەردەستیا بێ ئایا ئیتر ئاژەڵ بێ ئینسان بێ هەرچێک بێت زەربەی پێگەێنێت و زیانی پێگەێنێ. ئەمیش لەبەرەوەی کە باری دەرونی بەو جۆرە بوو و تەواو نەبووە ئەم حادیسەمای لە دەستی خوڵقاوە و ئەم کارە سادی لێ ڕووداوەکە چۆن چۆنی بووە گەر بۆم باسکی. ڕووداوەکە هەر ئاسایی لە ماڵەوە دانیشتون خەریکی کاریش بڵین هەروەکو چۆنەڵێ بەربانگیان کردوێتەوە دوای کاتژمێر 11 ڕوویداوە خەریکی چۆنەڵێت میوانیان بەڕێ کردو ینی تا سەعات 10 و تا نزیکی 11 پێش 11 میوان لێ بووە میوانەکانیان بەڕێ کردەوە وتم چونکە مەشغوڵی کاک حاجی بوون خوا لێ خۆش بێت بەهۆی ئەوە کە فەتحی سەدری بۆ کرابوو 2 ڕۆژ بوو لە نەخۆشخانە گەڕاوەوە و ئەم کوڕە ئێمەش 2 ڕۆژ بوو گەڕاوەوە. ڕۆژی یەکەمیان بەهۆی کە ماندوو بوو لە فڕۆکەخانە هاتووەوەی هەر ینی کەس هەر نەیبینی بوو ئەوەی کە هەیە تەنها شەوێک و لەگەڵ دوانی ڕۆیەکە ینی ئەم کوڕە بەڵام ئیتر ئەم کوڕە ینی هەست کرا بوو هەر بڵێن کەسی و کاری خۆمان هەستیان پێ کردبوو کە لە ڕووی دەرونیەوە ینی باش نییە بۆ نەخواردنی کەم بوو ینی وەکو پێویست خواردنی نەئەخوارد لەبەرەوە دیار بوو کە ینی حاڵەتەکەی ینی تەبیعین ینی ماد بوو بەوا دیار بوو کە باری دەرونی هێزانامنیەکان هیچ شتێکیان بۆ ڕوون کردوێتەوە. زۆر سپاسی هێزانامنیەکانی بەڕوخسەتی مامۆستا زۆر سپاسی هێزانامنیەکانی سێ سادق دەکەین بەڕاستی پۆلیس سێ سایق ئاسایش سێ سایق مەمنونیانین هاتن بەدەم وەزعەکەوە زۆر سپاسیانەکەین کارێ ئەوان کردیان ئێمە خۆمان نەماتوانین. دەگوترێت هێزانامنیەکان چاودێری کامێرەکانی چاودێریان کردووە لە کامێرەکان چی دەرکەوت؟ کامێرەمان هەبووە 5-6 کامێرەمان هەبووە کامێرەکان ڕاستی ڕووداوەکەیان دەرخستووە چۆن بووە ئیتر ئەوە خۆی بەڵگەیە لای پۆلیسە و لای دادگای ئەو چەکەی بەکارهاتووە لە جۆری چی بووە هی خێزانەکە بۆ یاخودنە جۆری کلاشکۆف بووە ئیتر عادەتی ماڵانی لادێ هەمی نازانم هەیە بە چەکی هەیە نیەتی ئیتر ئەم ماڵی شێکی تیا بووە و حیواندار و ئاژەڵداری و ئەو شتانە هەیە لە لادیا خۆتان نەزانی تر چەکەکە بۆ وەنی ئەوە بووە دەست و چاو خۆش گەورەم قەدەرە هێنا بەسەر ئێمە و